السلام عليكم جماعة. حسن زراوي دري لا 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 كاكا دري زور قوتن قرآن خوشة بينا راني خوشويست ولا بروجرام شيء كشبه يكتري جيشتينو للتلفزيوني ديما إن شاء الله زي رزامن دين جودة بي إيماج دبي ولا برهندي أم لسر خاطرين جوش استا دا ملازم محسين شنو هاي؟ شنو الطربقة؟ أوتيا شنو هاي؟ ما تقول لي شو وين هوياتكم؟ كره هوية تسو حالي تسأتو رويش دي بنظام وقور بقور ده فريدة أوتيا تخاوي شو أي أول زارش كي خلا بيزا درسو سمعت زع ليه زارم تصمكم ده شرب يري فريدة ده فريدة ولا فريدة دم دان الشوارع ولا دان الشوارع بخير بي دانشة وي بابا يا أخو بخير السلام عليكم هم لا باش نشكر بينا راني خوشويست استاش تصاوري قوراني بيجتشي دنك خوش هنرمندشي زور خوشويست لقر كاك حم علي خاني بس او هنرمندا لاي هموتان خوشويستا لاي مش خوشويستا هوادارم على بروغرامي همو لايكمان لزتشي خاصي لور بقرين باموستا ميديا حسين فرمو مامۆستای بەڕێز بە ناوی تەلەڤیزیۆنی دیمەن و بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی دیمەن و ئەو ستافە جوانە بە خێراتنەشی گەرمتان دەکەین و هیوادارین لەو بەرنامەی گۆرانی تەمەن بتوانین خزمەتەکی خەڵکی خۆمان بکەین و خزمەتەکی بینارانی خۆمان بکەین. یاخۆ بەخێر بێ سەر هەردوو چاوم هات ئەوجە مامۆستا بە لێرەوە دەست پێ بکەین بزانین جەنابەت چ گۆرانێکمان لۆ دەری یەکەم جار کە دەست پێ دەکەین. دەستپێکی گۆرانیەکانم بە سپاس و ستایش بێ بۆ بەڕێستان هیوادارم منیش لە ئاستی ئەو مەدحوسەنایی جەنابتانە بم شیاوی ئەو پێشوازە گەرمە بم ئینشەڵڵا ئەوەی لە هەگبەکەمان بێ ئەمشەو مەجبورم هەڵی ڕژم پێشکەشتانی کەم وەسڵایشم هەیە بۆ ئەو خۆشەویستانە بۆ ژەنیارە بەڕێزەکان دەسوپەنجان خۆش بێ هەموو برادرانی کەناڵەکە هەموو ستافەکە تێکرا لە مۆنتێر و لە کامێرەمان و لە دەرهێنەر و حورمەت و خۆشەویستیشم بۆ کاک حەمە عەلی خان فەرموون. الله أحد بصورتي محمد سنبا الله أحد بصورتي محمد شعر بوتا مشايخ ديوان بوتا مرقد صورتي فلاق بصا دجي حسود وحسد هشك الزر بزيك دايب حاجيك أحمد سري لا إلى قليل لو
قوتي لا بردي الحد شيخ مغلدا شراكم هال لك يردوا ليدا شخماخ شراكم هال لك يردوا كوشم بوي عالكريوا تاجيجي وكردوا قوارم بوي عالكريبو تاجيجي وكردوا سرنجي همواني ناس كون أرمونياني جاي سرنجي همواني خلشي دبي والسرقابة روح وقارق عنواني رجب الروج واندردبي علي فرشي كشاني تازم تير بارانك جيما وعمري فاني حتى تواني من أمزاني كاتزاني من أمتواني شاخ مغلدا شراكم حالنك يردوا ليدا شخماخ شراكم حالنك يردوا كوشم بوي عالكريوا تاجيجي وكردوا قوارم بوي عالكريوا تاجيجي وكردوا تجميل مهرماوا ضليا كان قراوا يستجميل مهرماوا ضليا كون قراوا لو رجع وتم ديوا ميل بكس نذاوا شو شي دلم مشكنا او بخوي درزي داوا نزي برجان عيلي ماسكم او تساوا ضلي سرجا ويظلمو تيروريست دوري داوا شيخ مغلدا شراكم هالنك يردوا ليدا شخماخ شراكم هالنك يردوا كوشم بوي عالكريوا تعشيجي ويكردوا قوارم بوي عالكريبو تعشيجي ويكردوا يا ربي دنگ نرزي ما مستعي بريز هەر تەمەند درێژبی هیوادارم بینەرانی خۆشمان زۆر لەزەتیان لە گۆرانیەکەی کردبی. بینەرانی خۆشەویست، ئێستا پرسیارێک لە کابرایەکی دەکەم هەردووکمان پێکەوە لەو بوارەی جێپەنجەمان دیار بووە شانۆکارە و شانۆکارم. باشە حەمە عەلی خان جان دەڵێن کوو لە گۆرانی ڕەسەن هەیە، بەڵێ ئەوها لە شانۆگەری ڕەسەن هەیە و شانۆگەری بێ ڕەسەن هەیە. ئەتو ئەوەی کو هەڵدەسەنجێنی؟ واللهی مەسەلەکە ڕەسەنایەتی کێشەیەکی کۆنە و قوڵیشیانی ئاوا بە ئاسانی ناتوانانی لە بەرنمەیەکە بەڕاستی، بەڵام من بە کورتێڵێم ڕەسەنایەتی ئەو هونەرەیە کە مۆرچی ئەو میلەتەی پێوەیە.
یعنی مۆلکێکی پێوەیە کە ئەڵێن ڕەسەنە یعنی کۆنە کوردیە هەموو شتەکانی کوردیە مەسەڵەن گۆرانێکی تورکی نییە برابێ یا شانۆگەرێکی تورکی نییە کرابێ بە کوردی یا شانۆگەرێکی ئەوروپی نییە کرابێ بۆیە ڕەسەنایەتی لە میلەتەکەەوە هەڵەقڵێ دەرهێنەرەکانیش بەڕاستی ئەگەر بیانەوێ بە جددی ئیشی ڕەسەنایەتی بکەن ئەبێ لە ناو میلەتی خۆیانەوە نووسەر هەڵبژێرن و ئەکتەر هەڵبژێرن و دەرهێنەر هەڵبژێرن دەست خۆشکاکە هەمە زۆر جوان بوو ڕاستە بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی دیمەن ئەم نیش دێمە ناو مۆزوعەکەی بە بابەتێکی زۆر خۆش کابرایەک گوێی گران بوو کەڕ بوو تووشی برادەرێکی بوو گوتی ئەرێ کابرا تێی گەیاند کە برادەرێکی زۆر نەخۆشە بچی سەردانی بکە کابرای کەڕش بڕیاریدا گوتی دەچم بەس لە ڕێ فکری کردەوە گوتی کاکە ئەمن هیچم جێلێ نییە کەڕم ئەم کوتێ بگەمە و کابرایەت دەرێ کورە گوتی دێڵە دەرێم کوی دەرێ باشم دەرێم ئەلحەمدولیلا دەرێم چت خوا دەشڕوو بوشتیوات خواردیە دەرێم دەرێم نۆشی گیانت بی تێگەیشتی دەرێم دکتۆرت چێ دەرێ فلان کەسە وڵا دەرێم پێ و خەدەمی بەخێر بی وڵای باشە ئەوەوە ئیشەکەم تەواو کرد وڵا چۆ کرد کابرای کابرا نەخۆش بوو ئەوەندە نەخۆش بوو هیلاک بوو گوتی کوی گوتی زۆر خراپم خەریکە دەمرم گوتی ئەلحەمدولیلا کابرا باشێت بوو لەقەمان گوتی ئەوە دوژمنمە یان دۆست بە گوتی ئەتو چت خوارد گوتی ژەهری ماریم خوارد گوتی یاخوا عافیەتت گوتی دکتۆرت چێیە گوتی عیزرائیل گوتی لەوە چارەت دەکا دەستی خۆش بی دەم خۆشکاکە بینەرانی خۆشەویست هیوادارم بە دڵتان بی بەڵام دووبارە دەگەڕێمەوە لای مامۆستا و برای خۆشەویستمان و هونەرمەندی گەورە کاک میدیا حوسێن کاکە ئەتو کاتی خۆی کە پەیکەریان لە بۆ عەتا چاوشینی دانا ئەتو شعرێکی زۆر خۆشت نووسی باشە دەکرێت ئەو شعرە ئەتو بە مقام لە بۆ مامبرێی و لە بۆ بینەران بەشک و لەزەتێکی لەو مقامە خۆشەوە دەگرین لە شعری خۆشتا بە چاوان ئینشاءڵڵا بەڵێ بینەرانی خۆشەویست لەگەڵمان بن لە بۆ ئەو شعرە خۆشەیەکەوە مامۆستا میدیا حوسێن لە بۆمان دەری فەرموو پەست و پەرێشانە بێتۆ شارەکەی سالم کاکە سوور پەست و پەرێشانە بێتۆ شارەکەی سالم کاکە سوور غەریبستانە لە دوای تۆ خانە قاوسەرا و پیرمە سوور بێشەوق و بێ زەوقە وڵات هەر لە کوێستان تا گەرمە سێر بێشەوق و بێ زەوقە وڵات هەر لە کوێستان تا گەرمە سێر شینی عەزیزانە ژێرن زایەڵەی سەس ناڵەی بلوێر شینی عەزیزانە ژێرن زایەڵەی ساس ناڵەی بلوێر
ملي آرزوی دیدار بیا وقرا و بیا اعلانه ملي آرزوی دیدار بیا وقرا و بیا اعلانه او دڵی جەژوانی تۆ بوو لە دوای کۆچ وێرانە بەهاری خەندە و پاییزی مووی زەردی سەر کاکە سوور بە مانگ و خۆریان ئەشوانی لە پێش شاوی نزیک و دوور چ دەردێکی بێدەرمانە چ دەردێکی بێدەرمانە وەک برژان لەبەر چاوا بوون مانگ و خۆر بەساتە وەختێ هەردوو پێکەوە ئاوا بوون ئەرێ چ دەردێکی بێدەرمانە وەک برژان لەبەر چاوا بوون مانگ و خۆر بەساتە وەختێ هەردوو پێکەوە ئاوا بوون تۆ بە پەلا چ هەستێ بوو تۆ بە پەلە چ هەستێ بوو بۆ ناوتەم و بژی بردی ئەی برادەر چ دەستێ بوو ڕێی هاتنەوەی لێوەن کردی ڕێی هاتنەوەی لێوەن کردی لساینا کەسانە ژیایی لەسەر پێی خۆل ڕاوەستا بووی سەر قافڵەی کاروانی شەڕ و گۆرانی بووی نەوەستا بووی چەحچەحەی ئاوازی گەروت ئاوێتەی دەفی سینە بوون چەرخی سەپڵە بە نەبرەت بێ لە دوو قەرنا بۆ تۆ نەبوون ناڵێم خەمی کۆڵ سوگ بوون ناڵێم خەمی کۆڵ سوگ بوون گەلێ ئازارت شەشتووە دڵنیا بە پشکی شێرێ بۆ هاوڕێکە دەژێشتووە دڵنیا بە پشکی شێرێ بۆ هاوڕێکە جێیشتووە لەم ئێوارەی تەمەنەما تەنهاو کردم چ بەدبەختم هاکە منش وە دەرنەرام ئەڵەی میوانی ناوەختم زەمانە لێت غافڵ نەبوو دەگیان ڕەبی کۆستی کەوێ لەو داخەنای بۆ دڵمەوە ئەو پشکی گەورەی بەرکەوێ کاغە شارەی خۆت ڕەش مەکە خامە لە ناو دەسم هەڵێ کاغە شارەی خۆت ڕەش مەکە قەڵم لە ناو دەسم هەڵێ ئیتر دەبا من بێدەنگ بم مامەژار بەهێ من دەڵێ خۆزگە من پێش تۆ ئەمردم تۆشی وەنێ بۆوە کردم تۆشی وەنێ بۆوە کردم ئەرێ تۆشی وەنێ بۆ ئەکردێ مامۆستاجیان بیێرانی خۆشەویست ئەمە زۆر خەفەتمان خوارد هیوادارم ئەنگۆ خەفەتی نەخۆن لەبەر هەندێ ئەوجا ئێستاکە دەگەڕێمەوە کن حەمە عەلیخانی مێژووەشی زۆرمان هەیە لە هەولێر باشە حەمە عەلی
جان کۆلارە لە کنەتوت چ دەگەینی؟ وەڵا دووشت لەگەڵ شتێکی تریش لەگەڵ کۆلارە گرنگ بوو. بەڕاستی کە من هاتمە هەولێر یەکەم شت شلێرم ناسی، دووەم شت کۆلارەم نووسی. لە دوایی زەواجمان کرد و کۆلارەش ئەزار ڕەحمەتی لەبێ مامۆستا حاجی مەکی بردی لە تەلەڤیزیۆنی کەرکووک و بەغا موافقەی بۆ وەرگرت هونەرمەندی خۆشەویستی هەولێرش کاک سەعدونیونیس ئیخراجی کرد. کۆلارە دەستپێکێکی زۆر گرنگ بوو بۆ من، چون بەڕاستی نووسین سەختە، من نووسەر نیم، بەڵام نەبووی تر نووسینمان نەبوو، ناچار خۆم نووسیم. سولاسیەک بوو، 3 بەش بوو، بەڵام 2 سەعات و نیوەیەک بوو، سەرەتایەک بوو بۆ هاندانم بۆ ئەوی جارێکی تر دەستکەمەوە بە سینەما، چون بەڕاستی تەلەڤیزیۆن و سینەما بۆ ئێمە ئەو کاتە من گەنج بووم، 27 ساڵ بووم، یعنی زۆر گرنگ بوو لام کە دەست پێ بکەین، ئیشێ بکەین، شتێ بکەین. چونکە من لە 91 تا لە 82 91-92 بەس کۆلارەم هەیە. باش هادی سینەما لە کنەتوت چییە؟ سینەما هەتا سڕادەک لە سینەما ئەتو سەرکەوتوو بووی؟ سینەما گرنگی سینەما ئەمێ بە گەنجە خۆشەویستەکانی کوردستان بڵێم، بەداخەوە سینەما لای ئێمە ئەو گرنگی نییە. ینی لەولێر 2-3 سینەما هەبوون داخراون، لە سلێمانی قەدیم 2-3 سینەما هەبوون داخراون، لە دووەکە بوون داخراون. ئێستا مۆڵێکەیە سینەمایەکی تایە، بەڵام هەر گرنگی پێ نایرێ. مع العلم هیچێک لە جوانترین پردەکانی ئینسانی کورد بۆ دەرەوە سینەمایە، چون بەسەر ئەو پردە نەپەڕیتەوە، فلیمەکانی ناگا، کللتوری ناگا بە دەوڵەتان، لێو تێناگەن بۆ تۆ تا ئێستا ئازاد نیت، بۆ تۆ تا ئێستا لە نەتەوە یەکگرتوەکان ئاڵای کوردستانت نییە. یعنی بەڕاستی من هەستم کرد 16 ساڵیش بووم، زۆر مناڵ بووم، 76 ئیتر لە 77 بڕیارما بچم سینەما بخوێنم، چون بەڕاستی ئەو کاتە بەو گەنجیەش هەستم کرد. ئێمە ئەتا پیانتم تیان کاکە تۆ ئەبێ شانۆ بخوێنی، چونکە شانۆ یعنی کورد بۆ کووردە، ئەوتم سبێنش سینەما بێ بۆ کورد. ئیتر لێوە بوو بەڕاستی سینەمام لا گرنگ بوو، بۆیە دەستم کرد بە خوێندنی سینەما لە 2 بوارە، یەکەم دەرهێنان، دووەمیش نواندن. دەستخۆش. زۆر سوپاس. مامۆستا میدیا جان ئەگە بگەڕێینەوە لای جەنابەت جارێکیان ئەمن بینیم لەگەر کاک عەتای لە پرۆگرامێک چاپێکەوتنێکتان کرد، گوتت هونەرمەند کە گۆرانی لە قۆناغێک دەرێ دەبی بزانی چ دەرێ، یعنی لۆ ئەو قۆناغی گۆرانی برێ لۆ قۆناغێکی دیکە نابی. ئایا لای تو ئەوە چ دەگەینی؟ بەڵێ هەموو هونەرێک بەتایبەتی هونەری شانۆ و سینەما و مۆسیقا ئەبێ بە جۆرەی ڕەوتی پێشکەوتی گەلان ئاراستێکی هونەرەکەت. بەڕاستی بەرهەمێکی ئەم سەردەمە کە ئێستا خۆی ئیسپاتەکات بەرهەمی ئێستایە، نەک بەرهەمی ساڵی 70کان و 80کان. بۆ پێوەرەی من کە ئینەکەم چەند شتێکێک دەتوانێت، چەند بوارێکێک دەتوانێت. مەسەڵەن هونەری 70کان کلیب نەبوو، ئەگەر هەش بایە لەگەڵ حورمەتما پیاوێک ڕۆڵی ئافرەتی بینی جنی ژنانان لەبەر دەکرد، وەکەوانەی کە کاک فواد ئەحمەد بە ڕەحمەت بێت کە لە گۆرانی ئەیبووکی تازایە کە پێوەی دیارەمانە. بەرحاڵ دەبوایە لەو سەردەما برەو بە کوالیەتی و کلیب نەدرایە، برەو بە ڕەسەنایەتی و بە ئەدا و پێیان نەدەگۆ کلیب دەیانگۆ تەسویر خارجی، یعنی دەسوور لە خارجی. بەڵێ هونەری هەموو ڕۆژێک هونەرەکە بێ خۆی نوێ کاتەوە لەگەڵ ڕەوتی کۆمەلگای بەشرێتە، ینی دوانەکەوێت. مەسەڵەن جاران لە گۆرانی کوردیان وتان جۆتان لێ بۆ باسی دەست و پەنجەی خەناوی و باسی گۆزەی سەرشان و بەڕاستی ئەم گەنجانە ڕەنگە لە ڕسما گۆزاندی بێت. پێم وایە تا ئێستا کەپڵێکیان نییە کەسان دەست و پەنجەی خەناوی کرد بێت. هەتا ئێستا باوی شەربەتایی پشتی چاویش نەماوە کافرە دەیکات. ئەبێ لەگەڵ تەقەنیەتی سەردەم و ڕۆژگارە بڕۆی. من گۆرانیەکەم بۆ جێگری کوڕم دانا
باسی کچە نیپاڵی کتایە کە خزمەتی ئەو کچاکە لە ماڵەکەکە تارە کچە تاقانە ماڵەکەم بێکابانە بۆچی من و حەوز و باق ئیدی مەگرە بەهانە دڵم دەکەم بە باخچە و بۆ دەخەم جۆلانە لێکێ لە کوپلەکانە دەڵێ بۆ خۆی ناچێتە مارکێت لەبەر ئەزیەتی باڵی هاوڕێی دەر و ژوورەتی کچ ئەسمەری نیپاڵی ئەم چڵر هینە و یەکیان چڵە زەیتونەویکان نێرگەزە لە پاڵی زەیتونەکە پێستە مارونەکەی کچە نیپاڵەکەیە یعنی بەڕاستی لە هونەری میلیشە کە هونەری میلی زۆر مەجالێکی بەرفراوانی هەیە توانی بە ناوی میلیەت و فۆلکلۆر و توراسە و هەموو شتێ بڵێ بەڵام لەوێشە جێگەم بۆ هاوچەرەبوون کردوەوە بەڕاستی لەبەرەوە گۆرانی ئێستا بێ هی ئێستا بێت شتێک کەس چ ئاواز مۆسیقا گۆرانی ڕابردوو ژەوی ڕابردووی بێت بەڵام لەگەڵ هەردوو قۆناغەکە لەگەڵ هەموو قۆناغانە ئەبێ ڕەسەنایەتی مرکزیەتی بەرهەمەکە بێت ڕەسەنایەتی ئەو گۆرانیانەی کەوا لێرە نووسیتم لای تو چ دەگەینی دەڵێ فەرموو ئەوانە لۆگۆی تویان پێوەیە ئەکید کاچی زێڕینگر لەیلم بۆ شێخ فەتاح ئەوانە مێژووی منن ناسنامەی هوەری منن ئەوانە هەندێکیان دەستپێکی کاری هوەریم بوون با بڵم ناسنامەی هوەری من بوون ئەوانە بەڵێ ئەوانە لۆگۆی تویان پێوەیە باڵێ لۆگۆی منان پێوە شانازیان پێوە دەکەم ئەو کاتە هەمومان لە بەرمان کرد بەڕاستی من هەندێک تێکستم هێنایە کایەوە کایی بواری هوەری یعنی کە خەڵک جورئەت و جورئەتی نەبوو بیکا بە شعر و گۆرانی من جورئەتم هەبوو شەرمیان نەکردشتانە مەسەڵەن گەڕێکێکی تۆ ئێمە لە گەڕێکی کابووین بە 50 کۆڵانێکیان قیرتاو نەبوو کەچی ناومناوە بەهشتی سەر ڕووی زەمین ڕاست دەکەی وەڵڵا گۆرانی کاکی زەڕەنگەر کە بۆ خۆت زانی زەڕەنگەر کەسێکی سەرمایەدار و با بڵین لە چینی پارەدار و سەر و ناوەندەوەیە لەو سەردەمەشا گەنجەکان هەموو هۆگری ئەفکاری مارکسی و لیلینی بوون با بڵین خەباتی چینایەتی دڵیان بە هەندێک گۆرانی ناکرایەوە کە بۆنی سەرمایەدار و شتی وای لێ بە من معاناتێکمە بوو کردمە گۆرانی مەسەلەن جورئەتی تایە بەڕاستی یادگاری منیشتی تایە و لۆگۆی خۆش بن و شانازیان پێوەکەم دەست خۆش سواز دەکەم من لە حەزێکی بچووکەمەوە بەڕاستی من لەگەڵ ئەو گۆرانیانە ژیاوم ساڵی هەفتاهەشت هەمومان لەگەڵی ژیان بەس ئەنگۆ زیاتر کێشەکە چییە مەسەڵەن لەو حادیسەی ئەو لەگەڵ ئەو گۆرانیا شتێکی تریشە بوو بەڕەحمەت بێ شید کردم عوسمان لە بەغا پێکەوە دوکمان چوینە کۆمەڵی مارکسیزم لێنینیزمی کوردستان دوای بۆ کۆمەڵی ڕەنجدەران دوای ترێمە وەکو فەندان ماینەوە شۆڕژێڕی و چەک و شتمان بۆ ئەوان بەجێهێشت جا بەڕاستی ئەو گۆرانیانە زۆر موەسیر بوون کاتی خۆی من دەستخۆشی لە کاک میدیاکەم ئێستا بەداخەوە بۆ گۆرانی کوردی تازە نانووسن هەر شتە کۆنەکان ئەڵێنەوە شتە کۆنەکانیش بەڕاستی بە سەقەتی ئەڵێن بۆ من زۆر دەستخۆش وڵای ئەمە لە زوو برێم ئەمە لەگە بەڕێز برای بەڕێزمان بەڕێوەبەری ئەو تەلڤیزیۆنە لەگەڵ ئەو کارمەردان و ئەو ستافەی کەوا لەو تەلڤیزیۆنەی شێ دەکەن کە تەلڤیزیۆنی بڕیاریاندا لە بیدایەتی ئەمە لەسەر ئەوەی ئەو ئەساسی چکەوەها بەناو کولتور و تراس و فۆلکلۆری کوردی کەتبوون ئەوە بە سوپاسەوە بڕیاریدا لەو تەلڤیزیۆنەی هەتا بتوانین ئەمە حەدە چیلۆ ئەو شتێدا بنین لەوەوە دەستمان پێکرد لە هەموو شتە ڕەسەنەکانەوە دەستمان پێکردی وایە شتێکی بچووکیشی بە من بەڕاستی بەرنامەی سینەما ئێمە کورد احترامی سینەما ناگرین یعنی کێشەکەوەیە لێی نازانین ئەگینا ئەبواە تا ئێستا 15-20 خڕیجی سینەماکاری بکردایە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری سینەمایی لە ناو گەنجی کورد یەکێکە لە هەر هەدەفە گرنگەکانم لەو ڕۆژەی کە 16 ساڵی لە 16 چوون بۆ بەغا دەستم پێکردووە تا ئێستا ئەوزە کاکە میدیا ئەمە زۆر حەز دەکەم بە سوپاسەوە لە بۆ بینەرانی خۆشەویست ئەگەر یەک کۆپلێژبی لە کاچی زێڕینگر و لەیلم بۆ شێخ فەتاحمانە بۆ برێ ئیمکانە سێشیایەشی کاکە من تەماحکارم ئەمە تەماحکارم ئەوزە نازانم مامۆستا عەلی ئەحمەد تەماحکارم دەمێکەی ناسم شلێری خێزانم زۆر من هەڵبووە دەچوە بەردەمی پرتی بۆ کەزی کردووە ئارێ وەڵڵا ینی کۆنە ئارێ وەڵا وەکو کچم نەوزەدات پشتی وەچی ئیشەکەشم لۆ کەس لێ دەکرد وەچی ئیشەکەشم لۆ دەکرد دەمگوتە لاچۆ لە بەردەمم دەگۆ تۆش لاچۆ لە بەر پشتم ئەوزە ئێستا برایان بەڕێز
بینەرانی خۆشەویستمان ئێوە و برای خۆشەویستم گۆرانی شەق بەتاشم هەدین مەقطعات دییان لۆ لەتیژێ نووسیوە هەرسێکم نووسیا من هیچی کۆبلەی من هەرسێکم نەم گۆ تەماحکارم هەرەکەی قاعێکم شەشەکەمان کۆبلەی بڵێ تو ئیقاس زێڕینگرم نووسە شێخ فەتاحم نووسە لەیلم بۆشم نووسی لە چاوان چرای دیوانی شەو سووتانێ بەڕوو باڵم قاسەی دەمەنەردا شوێنێ کە بێیەی ببینی حاڵم نەهاتیەتە تۆزی کوڵمە دەبلێەوە بماڵم خاچی دنیا بەسارێم خۆراکی کۆی زوو خاڵم شێخ فەتاح شەمحێدین باشتی سەر ڕۆی زەمین شێخ فەتاح شەمحێدین باشتی سەر ڕۆی زەمین پیسەنیاڵە و یاڵەکەم با عەشقی ڕۆمە هێجەبین فەرهادی چین بۆ نەهار لەوێ بیخوازێ شیرین فەرهادی چین بۆ نەهار لەوێ بیخوازێ شیرین بۆ کاتی زێڕینگرم کاکی زەڕەنگەریش بەسەر چاو دەست خۆش يلا كاچی زەڕەنگەر زێر و گەورتەواوە دوگم و دۆڵا بۆ لیرە لەسەر زەنگە یاڵاوە هاڵ و گوڕ سازێنێ نازدارەی پەرچەم خاوە وەستا بمکە بە شاگرد بۆی بێنم چای و خاوە بۆی بێنم چای و خاوە شەدوان و دڕە فێنە شیلانە بەگوارەوە هەر دڵی جەستەی منە بەپەتی سێدارەوە سەرباری کورت و بەندی بۆ گرم بەبشارەوە جارێ جەژوانێک نەبوو بۆ بێت تا ئاقارەوە عیشقی ئێمە وا دیارە لە چاوی بەدکارەوە وەک جێ دەزعاوێتەیە بە دیوی دینارەوە بە دیوی دینارەوە یاڵە کاتی زەڕەنگەر زێڕگا وەرتەواوە دگم و دۆڵا بۆ لیرە لەسەر زەنگە یاڵاوە هاڵ و بەردە سازێنێ نەزدارەی پەرچەم خاوە وەستا بەمکە بە شاگرد بۆی بێنم چای و خاوە بۆی بێنم چای و خاوە لەبەرە و ساوەی لەبەرم گەربەن نازەڵی دێنێ هەروەگە ڕۆژ بێ لە ئاسمان کشجانێ دەسووتێنێ لە هەر لایەک تووشم دێتە جەگە بەر ڕۆحما دێنێ هەروەگە نەمامی بێ بەربسێ بەرەدە بەڕووبێنێ هەتا لێم تێپڕ دەبێت بشەل نادرچێنێ ئەو خاکەی پێی لێ دێنێ بشتری و زۆرت دێنێ تاوانمە دەوێسیبێ لەیلۆ 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 لێم دەڕەنجەیلۆ بێهۆ بۆچی بۆ حەزم لێ بوو لەگەڵی هەڵپەڕ قەلبت ساب دەزان بەتەنێ ناکرێ سەرت دێشی لەو حاڵی دەزان قەلبت دەکوڕێ بەس مەجالم نەبوو کە زۆر زۆر سپاس مامۆستای بەڕێز هیوادارم تەمەند درێژبی هەر ئەو دەنگە ساغ و سەلامەت بینێت باشە دەچینەوە لای ئەو مامۆستا بەڕێزەی حەما عەلی عالم ئەوە نازانی بە کوردی لۆ خێزانی خۆی گۆرانی برێ ئەتو چووی بە ڕووسی چت گوتیە لە بۆ شلێری من پێم وایە ئەکتەر ئەبێ گوێیەکی مۆسیقی زۆر باشی هەبێ بەڕاستی بەداخەوە لە ئێمە لەگەڵ خۆشەویستیم بۆ مۆسیقارە جوانە ئەتو داخلی مەوزوع ئاخر ئەبێ بڵێم مۆسیقا ئەتا نەڵێم چونکە من دەنگەکان چۆن نەزانم ئێستا من بە هەندی بڵێ بە مەکسیکی بڵێ بە فارسی بڵێ بە تورکی بڵێ حەزەکەی بە ئەڵمانی بڵێ حەزەکەی بە چ زمانێکڵێ بە فەڕەنسی قسە بۆکەم بەڵام فۆنەتیکە زمان نییە گوێچکەم وەریەگرێ بە ڕووسی وتم شلێو Kustne weilig kustne wichten einen heinen Markt. Over weinen pullen schijnen niet het hele lautri. Ça doit être un peu français, tu vois. Tu me commentes, ça va pas aller marcher tout à l'heure. Du perdu, on va pas se l'heure. اوش فرنسا يبدا الشيء درزاني تشد قوتي بس خداي قوراز خوش النايزر والله
بەس خدا دەزانێت فۆنەتیکە ئەوە زمانی فەڕەنسیە من وەرم گرتووە بەڵام نازانم بەس فۆنەتیکەکە ێزانم زۆر باشە زۆر سوپاس. بینەرانی خۆشەویست واللهی حەزمان لێ ئەگە مەجالمان بدەن بە سوپاسەوە چایکی بخۆین ئاوەکی بخۆین قاوەکی بخۆین سەیتی. ڕوخسەتمان بدەن و دەگەڕێنەوە وڵاتان ئینشاءالله زۆر سوپاس. بینەرانی تەلەڤیزیۆنی دیمەن ڕوخسەتمان لێ خواستن چوین چایەکمان خوارد بینگۆ ناخۆش و قاوڵتێکمان کرد و ئەوجا دووبارە دەگەڕێنەوە وڵاتان ئەگەر لێمان قبول بفەرمونون دەچمەوە لای دیسانەکە برای ڕێز حەوا عەلی خان ئەوڕۆ بەم لم داهاتێرازاتبی لە دەستی باشە کاکە ئەمە ئەو کە داوامانوەیە ئەتو گۆرانیەکمان لێ برێ شلێرە بەڵێ ئەو جا ئەتو ئەوە چیای شلێرە گۆرانیەکەیە یان لەسەر شلێری خۆت دەرەی وڵاوی نەڵم علاقی بە خۆمەوە دە باشە کاکە خۆی بوو وڵی من دەنگیشم خۆش نییە کاکە ئێ خۆ من دەزانم بەڵام بەم لم داهاتی نەم گۆ دەدی باوکە ئەو نییە گۆرانی بێژەکان لەگەڵ خۆشەویستم بۆ کاکمە دیێ ئێمە گۆرانی بێژ نین یعنی ها سافێکە دە باشە شلێرە وای شلێرە شلێرم چەندە جوانە لە بەگزادەی کۆیانایە و لە بەگزادەی کۆیانە بەس نییە آخر بەسە کاکە کۆپلێک کاکە شلێری منە تو عقدیە بەس قەیناکە ئیتۆ بەس ئەو ئەڵێ بە منداڵی ئەم خۆم کەسی بۆ ڕاست دەکات بەس ئێستا ئی منە ئیتۆ پیرۆزت دوکانێکان نەکە بەس ئەتو لۆ ئەوەکەی ئینحرافی دەکەی کاکەەوە ئەخم لەگەڵ مۆسیقین شلێرە مۆسیقی نەبەرزادەی هەولێرە ێ باشە بەس کۆیانە کاکە ئەسڵەکەم کۆیە بەس ئەڵێ پیا ئەڵێن ژنەکە خەڵکی کوێ تۆش خەڵکیێوەی بەڵام هەولێریشە کاکە تێکەڵێ تێکەرە تێک باشە کاکە باشە باشە بینەرانی خۆشەویست دووبارە دەگەڕێمەوە لای برایی بەڕێز و عەزیز و خۆشەویست و هونەرمەندی گەورەمان مامۆستا میدیا حوسێن مامۆستا میدیا ئەم من جێم لێبوو لە بۆ کاک عەتای شتێکی زۆر چاکت کرد ئایا ئەوەشت لە بیرۆکەیە شتێکی وهاش لە بۆ کاک سابیری بکەی هەردووچیان ڕۆحیان شاد بی بەداخەوە بۆ هەردووچیان بۆ هەموو ئازیزەی کە بۆ ڤایرۆسی کۆرۆنایە ژیانیان لەدەستدا لە ڕاستیە هەردووچیان هاوڕێم بوون هاوڕێی زۆر نزیکیشم بوون کاک عەتام پێش کاک سابیر بە 4-5 ساڵ زیاتر ناسی واتە لە ساڵی 83 ئەمانەوە کاک عەتا هاوڕێم بوو کاک سابیر کوردستانیش بە ڕەحمەت بێت لە میانی ماڵی کاک میرزا کەریم خۆشناو ناسیم لە 86 و 87 ئەویش 30 ساڵ دەکات ئەگەر بابەتێکی تر بنووسم بۆچ ئازیزێکی تر تقریبان لە یەک دەستنەوانێ دەستنەوە سەر یەک ڕەنگە ناوی کەسەکان بگۆڕدرێ لە تێکستەکەیە تازە ئەو مەسەلەیە ئەو دیاریدەی ڤایرۆسە بۆ تراژدیایەکی نیشتیمانی بۆ تراژدیایەکی نیشتیمانی وەک هەڵەبجە وەک ئەنفال وەک کۆڕە و وەک ئەو نەهامەتیانەی بەسەر کۆمەڵگای کوردیا هات بەڵام ئەوەیە کە سەبووری دڵمان بەوە ئەدەینەوە کە ئەم بەڵای ڤایرۆسە جیهانیە گشتگیریە جیهانیە هەڵبەت کوردستانیش بەشێکە پشتی بەرەکەوێت لەو ئێمە زیاتر دوعاوی ئەو بکەین کە ئەم بەڵایە گەر دەستی مرۆڤی تایە خوا پەنجەکانی بشکێنێت ئەو دەسە ڕەنگە نادیار بێت کەس نەزانێت لە جیهانا کێوا دەکات بە زیاتر ئەم جۆرە کارەسەتانە لە ژێر سەر و بنسەری ماسوونەکانن ئەوانەی کۆمەلگای بەشەرێت بەڕێوە بن ئەو ڕێکخراوە نهێنیە زۆر خەتەرن ئەمێ ئاماژە بوو کە زۆر دژوارن لەسەر ژیانی هەموو کۆمەلگای بەشەریەت کار دەکەن لەسەرەوەی کۆمەلگاکان لەبەر یەک هەڵوەشێنن
وڵاتێک هەڵوەشێنن، دوایی شارەکان هەڵوەشێنن، دوایی دەچنە ناو خێزانەکانەوە، خێزانەکان لەبەرێک هەڵەوەشێنن، دوایی بە فەردی ژوازیان لێ نادێن، دێنە ناو تاکە-تاکی کۆمەلگاکان و تاک بە تاکی مرۆڤەکان هێنن، لە ناخەوەتێکیان ئەشکێنن، لەبەرێکیان هەڵەوەشێنن، یعنی لە ناخۆ هەڵدەوەشێنێت. ئەوە فۆرماتت کات بینای کەسێتێکی ترێ بۆ دروستکاتەوانەیە کە لەژەر ئاڵایەک و یەک حکومەت و یەک لەشکر و یەک دراوە کە پێڵەن نظامی عالەمی جەدید کە بە ئاشکرا دیارە هەنگاویان بۆ ناوە. ئێمە ماوەتە بڵێن خوای گەورە ئەو دەسە لە بنا بشکێنێت نەگاتەوەی کەوا لە کۆمەلگای بەشێرت بکات. زۆر باشە، دەست خۆشبی مامۆستای بەڕێز پرسیارەشی دیکە ما بوو زۆر گشکۆکەیە، بەڵام جەنابەت ئەو ڕۆکو خۆ دیتەوە لەگەر ئەو تیپە خنجیلانەیە کەەوە ئی تەلەڤیزیۆنەکەمانە و لە ئێوارەوە لەگەڵمان مادی بوونەوە دەست و پەنجیان خۆشبی بزانم ئەتوو دەست و چاویان خۆش بێت بە ئەزمونن بەتوانان من هیوای سەرکەوتنی زیاتریان بۆ خوازم. هەڵبەت دیارە تازن لەگەڵ دەستپێکی کار و چالاکی تیڤەکە دروست بوون هاتون لە پێشەوانێ، ئەمان جار بە جار و پرۆگرام بە پرۆگرام باشتر ئەکتیڤە بن، باشتر شارزاترە بن، وە لە ئێستاشا من شانازیان پێوەکەم. من هیوادارم لە ئاستی توانای ئەوان نابم. من لە زۆر گروپا گۆرانی وتووە هەر بۆشە من ستایلەکانم هەمان ڕەنگن. ئەگەر ئەو بەڕێزانە گروپەکان جۆرێکتر وایە، ڕۆژ ئاوایی وایە، هوەرەکەم دەگونجان لەگەڵیانە، جۆرە میلۆدیەکی ترم بەکاردێنا لەم پرۆگرامەیە بۆی لەگەڵ ستایلەکە یەک بگرێتەوانە. و ئێستا ئەمانە لە بینی گروپێکی میلی و سونەتیان تا ڕادیەک چی وەردەکەش کە لەگەڵانایە تۆزێ هاوچەرەبوونی داوە بە گروپەکە، بەڵام پێویستە و چی وەردە دەورێکی باسە بینێت، دەوری چەند ئامێرێکی چەلۆ بە یەکەوە دەبینێت بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایانەی کە لە مۆسیقاکە هەیە. دەست و چاویان خۆش بێت کە چاوم بە دووموتەکی دەف و زەربەکە شەکەوێت بەڕاستی ئەوە ڕتمی کوردەواریە، ئەوە ئیقاعی ئێمەیە. دەست و پەنجەیمیان خۆش بێت زایدن باڵەبانەکە و هەمویان بە شێوەیەکی گشتی شارەزا و ئەکتیڤن سەرکەوتوون هەمووی شەچاویان ماچەکەم. ئەمن زۆر سپاس دەکەم جەنابیشت. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەمن ئێستا ئەو جارە بە ناوی ئێوە نەک بە ناوی خۆم و تەلەڤیزیۆنەکەم بە ناوی ئێوەی خۆشەویست داوا لە کاک میدیا حوسێن دەکەم زان بەرهەمی سێم چمان پێشکەش دەکات لە چاوان بەرهەمی سێم قەینا گوڵێ منت هەم ئەو وەتان پێشکەش دەکەم. دەبینەمە بەرداماوی بە ڕەنگە زەردی دەستڕاکاوی لە پشت دەرگا هەڵکورماوی ئەزانم کاکە لەیداوی قەینە گۆڵێ ئەمەنە دەهەم قەینە گۆڵێ ئەمەنە دەهەم خەزاکە لە جێیانم خەم لە زۆر زۆر و لە کەمکەم شەریەکەم بۆ دەردوخەم لە زۆر زۆر و لە کەمکەم شەریەکەتم بۆ دەردوخەمێ دەستی بە لێدانە فێربێ یەخوا ماڵی سەرە و ژێری بێ پەنجەی پشکە و شاوی ژێری بێ قەینە گوڵێ وەردەهەم قەینە گوڵێ وەردەهەم خەزاکە لە جێیانم خەم لە زۆر زۆر و لە کەمەکەم شەریەکەم بۆ دەردوخەم لە زۆر زۆر و لە کەمەکەم شەریکەتم بۆ دەردوخەمێ
لجيان وخم لزور زور ولكم كم شريك بولر دخم لزور زور ولكم كم شريكة بولر دخم دەستان خۆش ئایداس خۆش مامۆستاژیان دەنگت خۆش قوربان بی دەنگ نەرزی چاو ناز دەکەم. سەلامەت بی دائما ئینشاڵە زوو زووش بە دیداری لەگەڵ یەکشار بی جەنابتان. لەو تەلەڤیزیۆنە کەنزیلانەیە باشە هاتەوە سەرمە کاک لێم گەڕ کاکە کوولێت دەگەڕێم کاکەجیان بزانم ئەتوو ئەو شۆ ئاخر قسەت لە بۆ تەلەڤیزیۆنە جوانەکەمان و لە بۆ ئەو ستافە جوانەی کەوا پێکەوە ئیش دەکەین و چی هیوات لە بۆمان هەیە و دەخوازی ئەمە لە کارەکانمان سەرکەوتوو بین و تەلەڤیزیۆنەکەمان سەرکەوتوو بی جەماوەریان وڵی مەمەسا تۆ گەورەی هەموو لایەکی دەزانیت من گەورەی لاولێرێ بە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان دەستمان پێ کرد دوایی بە تەلەڤیزیۆنی سۆسیالیست دوایی بە تەلەڤیزیۆنی حکوومەتی هەرێم و حتا تەلەڤیزیۆنی بەغاژ لە سلێمانی لە هەولێر یعنی بە زۆری من لە ئیشکردنەکان نبووم بەڵام من زۆر ینی حەزم لەوە بوو کە زۆرترین تەلەڤیزیۆن هەبێ بۆ ئەوەی منافەسە هەبێ و باشتر هەبێ ئەم تەلەڤیزیۆنە ئەبێ پێشی بخەن یعنی ئەگەر ئەم تەلەڤیزیۆنە ئەلەو بەرنامە منەوەعانە و بەرنامە جوانانە هونەری بێ کوردەواری بێ ئەها کە ئەڵێ ڕەسەن ینی من ئەمڕۆ لە زۆر شوێنی ڕەسەنایەتیم تیابینی وەکو بەرنامە وەکو ئیش هیوادارم یعنی من چۆن ئەو هەموو تەلەڤیزیۆنانە ماشەڵا زۆرن و هەمووی بەجێشن لەبەرەوەی کە کاری منیتیان نامە ئیتر ئەو گەنجانە خۆیانیان بربەڕێەوە هیوادارم ئەم تەلەڤیزیۆنەش ئاوا تەلەڤیزیۆنێکی ڕەسەن بێ بۆ ئەم خەڵکی کوردستان چکە بەڕاستی گەردمانەیە فەنی کوردی بنێرین بۆ دەرەوە ئەگەر بەم ڕەسەنایەتێ نەبێ من تەسەوڕەکەم ئەو سەرکەوتووە نابێ بۆیە زۆر دڵخۆشم زۆر خۆشبەختم بەڕاستی بیرکردنەوەیکی جوانیان کردووە بیرکردنەوەی جوان سەرجەمەکەی سەرجەم بیرکردنەوە جوانەکان ئەگەێنێتە ئەو ڕەسەنایەتیە و ئەو بیرکردنەوە جوانانە هەموو یەکەگرن تاوەکو ئینتاجی باشی لێ دەرەچێ ئێشێک لەوانە بەڕاستی یعنی ئەمڕۆ من هەولێرم بە شێوەیەکی تر بینی لە تەلەڤیزیۆنەکانی تر ئەمڕۆ چوومە ناو تەلەڤیزیۆنێکەوە سەیرەکەم هەموو کارمەندەکان هەموو ئیشی ئەو ڕەسەنایەتیاکەن ئەو لای من زۆر ئینشاڵە زۆر سپاس دەکەین سەرچاوە ئینشاڵە بە هیمەتی هەموو لایەک ئەوەی کە لە تواناماندا هەبی و بە خۆمان و بە تەلەڤیزیۆنەکەمان هیوامان ئەوەیە خزمەتی توراسی نەتەوەکەی خۆمان بکەین ئەوەی ئەوە جوانترین هەدەفی سەرەکیە بینەرانی خۆشەویست دوا بڕگەمان دیسا دەگەڕێمەوە لای مامۆستای خۆشەویستمان هونەرمەندی گەورەمان کاکە میدیاجان مامۆستا میدیا حەز دەکەم دواوتەمان بدێ دواوتە چیە لە بۆ تەلەڤیزیۆنەکەمان و لە بۆ ئەو ستافەی و لە بۆ ئەو جەماعەتی کەوا لێرە پێکەوەی شێ دەکەین و بەسەراحەت ڕەئی خۆشمان بدێ بەرامبەر بە تەلەڤیزیۆنەکە و بەرامبەر بە نەهج و سیاسەتی تەلەڤیزیۆنەکەی دەربارەی توراسی کوردی و دەربارەی هونەری کوردی و دەربارەی ئەو شتانێکەوە لە بیر و پرۆگرامی تەلەڤیزیۆنەکەماندایە لە بۆ مستەقبل ئەمە بتوانین خزمەت بکەین و لە بیرمان بکە چ دەکەین سەرەتا پیرۆزبایی یەکەم لە دامەزراندنی تەلەڤیزیۆنەکە دەستخۆشبوونی یەکەم لەو کەسانی کە خاوەنی بیرۆکەی دروستکردنی تەلەڤیزیۆنەکان لە ئێستاە منۆکو چرایەکی گەشەی بینم ئینشەڵڵا هیوادارین ئەو چرایە بێتە مەشخەڵ ئەو مەشخەڵە بێتە چراوک چراوگەکەش بێتە خۆرێک بە ئاسمانی هونەری کوردیەوە شەبەنجی ئەو خۆرە پەرپێشێک بۆ هەموو ماڵێک و بۆ هەموو داڵانێک و بۆ هەموو باخچەیەک و بۆ هەموو کۆڕ و مەجلیسێکی یاران و خۆشەویستان سەرکەوتوو بوون هەمیشە خۆش بینەرانی ئازیز و خۆشەویست ئەمنیش دێمەتە قسەی مامۆستای بەڕێزم هیوادارم ئەو تەلەڤیزیۆنە ببیتە چرایەکی زۆر گەش لە بۆ هونەری کوردی و لە بۆ ڕەوشەمبیری کوردی و لە بۆ کللتور و فۆلکلۆری کوردی بەڕێزان و خۆشەویستانم برگەکەمان بەرەو کۆتایی دێ و ئاخر گۆرانیمان داوا کرد لە مامۆستای بەڕێز و خۆشەویستمان کە گۆرانیەکی زۆر بەچێژ و خۆشببی
لە بۆەوەی بە هەمومان لە ئاخر شت زۆر چێژی لێوەربگرین ئەنگۆ هەر ساغ و سەلامت بنیان ڕەبی قەت نەخۆش نەبن هەموو لایەک ئەمەش لەگەڵ ئەنگۆ ساغ و سەلامت بین و خوا حەفیستان بی. صلاة لبانية شاريد الجيريم صلاة لبانية شاريد الجيريم كاسات ما بيم نسيل الجيريم كاسات ما بيم نسيل الجيريم دماغ خوشايا او كجو شوية دماغ خوشايا او كجو شوية بونو براماي لا بيبي بيوية بونو براماي كنزي بيوي اي صلاة البانية شارد الجيريم صلاة البانية شارد الجيريم ناسات ما بيم ناسي الجيريم ناسات ما بيم ناسي الجيريم براو أرب بايا درون الناس داريان براو أرب بايا درون الناس داريان وباشكولي دمي بهاريان وباشكولي دمي بهاريان وزاو البانية شارد الجيريم صلاة البانية شارد الجيريم كاسات ما بيم نسيل الجيريم كاسات ما بيم نسيل الجيريم شنخوش بابوس صبحوي ورايا شنخوش بابوس صبحوي ورايا لسنا السيراني لستيد الداريا لسنا السيراني لستيد الداريا اي صلاة البانية شارد الجيريم صلاة البانية شارد الجيريم كاسات ما بيم هاروي الجيريم كاسات ما بيم نسيل الجيريم قول لهم دوري خانمك الشار الزوري قول لهم دوري خانمك الشار الزوري عين يوم ماسكم سكة وزا مزبوري زابين يوم ماسكم زرزر خود مزبوري زرزر تو مزبوري
سرور البيدر اخوان دوي مردلهم جا سرور البيدر قول كل باش بردلهم قول لهم دوري قول لهم دوري كان ما كي شر زوري جاوز سواركم او جاك التور سوري ايبين يوم عسيكم جرزار خود مزبوري جابر يوم عسيكم جرزار خود مزبوري بشو جاير التاير ولا كم ولا بشو عينا ومينا خوال لا يمو عينا ومينا جدر لا يمو قول دوري قول دوري كان ما في شار زوري اي استواركم وجاك التور سوري اي من يوم عشيكم جرزار خود مجبوري جرزار خود مجبوري